لا نۆزدەهەمین خولی فێستیڤالی نێودەوڵەتی سالێنتۆ کە یەکێکە لە فێستیڤالە گەورەکان و لە وڵاتی ئیتالیا بەڕێوەچێ بوو یەکەمین جار لە مێژووی ئەم فێستیڤالەدا سێ بەرهەم یاخود سێ کورتە فیلمی سێ دەرهێنەری کوردستانی باشوور بەشداریەکەن و شانبەشانی بەرهەمی دەرهێنەرەکانی تری وڵاتانی جیهان لە کێبڕکێدان. کورتە فیلمی هاجر کە لە نووسین و دەرهێنانی هەڵگورد ساڵح کە باز لە چیرۆکی خێزانێکی جینۆسایدی ئەنفالی گەرمانەکات کارژێمی سەدام حسێن دەرحەق بە کورد کردی. ماوەی فیلمەکە 14 خولەکە و لە شاری دەربەندی خان کاری وێنەگرتنی بۆ کراوە و چەندین ئاکتەری بەتوانە کاریان تیادا کردووە. هاجر پێشتر بەشداری لە خولی پێنجەمی فێستیڤالی نێودەوڵەتی سلێمانی کردووە. کورتە فیلمی ژووری سوور کە لە نووسینی ئاوارە عومەر دەرهێنانی لیلیان ئەمیرە و ئەم کورتە فیلمە پێشتر لە چەندین فێستیڤالی جیهانی وەک فێستیڤالی سێلبریتی هەر لە وڵاتی ئیتالیا و لە 25مین خولی فێستیڤالی زەنیبار لە وڵاتی ئەفریقا و لە 5مین خولی فێستیڤالی نێودەوڵەتی سلێمانی و کاندید بۆ بە باشترین دەرهێنانی کورتە فیلم و خاوەنی 2 خەڵاتە لەسەر ئاستی نێودەوڵەتی. کورتە فیلمی مایند سلمەنسی لە نووسین و دەرهێنانی وارمان سەعیدە کە لە دەرهێنانی کە دەرهێنەرێکی شاری دوهۆکە و چیرۆکی ئەم کورتە فیلمەش باز لە پیاوێکە کات کە هاوژێنەکەی تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووە و یادەوەری لە بیر نەماوە هەوڵەدات یادەوەری بۆ بگەڕێتەوە. کورتە فیلمەکە لە شاری سلێمانی وێنەگیرا و هەرێکە لە ئاکتەرانی شاری سلێمانی قادر جەلال و ئەڵماس چاوشین ڕۆڵی تیادا بەرجەستاکەن. ئەم فێستیڤالە فیلمەکانی دابەش دەکات بەسەر چەند بەشێکدا بەشی کورتە فیلمی تایبەت بە ژنان و نێودەوڵەتی و ناوخۆی و بەشی کورتە فیلمی نێودەوڵەتی و بەشی فیلمی درێژ و بەشی بەڵگە فیلمی نێودەوڵەتی. شێرکۆ ئەوە چۆن مرۆڤەکانە خەنە ناوێنەکان؟ بێزەحمەت دەمێ قسە لەگەڵ کات.